سڵاو بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش. من محەممەد جەلیلم. بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم. لە بەرنامەی ئەمجارێ دەنجی خەڵک باس لە ڕابردوو دەکەین. لە ژیانی ڕۆژانی خۆمان هەمومان ڕابردوویەکمان هەیە کە پێش شانازی پێوە بکەین یاخۆت لێ پەشیمان بین. لەسەر ئەم تەوەرەیە گفتوگۆ دەکەین. با بزانین هاوڵاتیانی خەزای بەردەڕاش لەسەر ڕابردووی خۆیان چیمان پێ دەڵێن. فەرمونون بینێری ئەم بەرنامەیە بن. سڵاوتانەوێت. سڵاو لە تۆش بەخێر سپاس. چی دەڵێ لەسەر ڕابردووی تو چۆن بوو؟ بەشێک لە خەڵک شانازی بە ڕابردووەکەی خۆی دەکەوت، بەشێکیش لێ پەشیمانە. وڵی ڕابردوو هەموو کەسێک ینی ڕابردووکی هەیە. ئەجە ڕابردووش ینی جیاوازی نییە کە مەسەد خۆش بیان نەخۆشی تو بلێنە نفتێ دەرباز بووی. ینی ڕابردووی ئێمەش ینی پڕە ینی لە شانازیکردن و پەشیمانی. شتەکە وای لە تۆ کردێ شانازی بە ڕابردووی خۆت بکەیت؟ وڵی ڕابردوویمانە ینی هەندێک کار هەیە ینی بەرامبەرمان کرایە، ینی پێوە لێ پەشیمان ینی بەرامبەر ئەو کارانێک کە بەرامبەر ئێمە کراوە. ینی هەندێک ڕابردووش هەیە ینی ئێمە شانازی پێوە دەکەین کە لەگەڵ هەندێکیان خۆشن هەندێکیان ناخۆشە. باش ئەو ناخۆشیانە نەبووتە هۆی ئەوەی کە تو زیاتر سەر بکەوێت. چاوانی با بڵێن لە شتێک پەشیمان دەبیەوە، با بڵێن پەشیمانی ناسینی کەسانێک دەبی، پەشیمانی لەوەی ئەو کارت ئەنجام نەداوە. وڵی ڕابردووی وامان هەیە ینی دەزانی چاوایە کەسانێکمان تێدا ناسی ینی بڵێ پەشیمانی ینی کەسانێکمان تێدا ناسی. چی وای لە تۆ کردو پەشیمانی وایە کە ینی شتانێکمان بووە کەسانی کرد ینی حەقیەوە نەبینە، شانیەوە نەبین کانی ئەو شتانە بەرامبەر بکەی، کاتی خۆت بۆیان تەرخان بکەی، ینی مەبدەئی ژیانی خۆت وەستاندیە لە سەروان. ئێستا ینی نەفسیت کردووە، ینی دەرسە گوانەیەک فێر بووی لە ڕابردووی خۆت کە هەموو جۆرە کەسێک ڕابردوویکی بەسەر هات. طبعاً ینی دەرسێک لە ڕابردووی خۆت لەگریت ینی بۆ داهاتوەکەی کە بتوانانی ینی لە داهاتوەکەی هەمان هەڵە دووبارە نەکەتەوە. ینی هەمان شت بۆ ئەو کەسانە نەکرد کە کارێک بۆیان بکەیت پێ نەزانن. ینی وەکو خۆت وات کردووە چاوە ینی من سەرەتا ڕاستیەکەی من وا دەرێمە تو ینی هەر هەمیمان ڕابردوویکمان هەیە کە پڕە نەخۆشی و ناخۆشی. ڕابردووەکەی منیش ینی وایە ینی کەسانێکم تێدا ناسیە ینی جاری وایە ینی پەشیمانی گەوها منی گرتیە وەک مەسلێکی کوردیە گازم لە دەستی خۆمدایە. مەسلێکی واش هەیە ینی برادری واشم هەیە کە شانازی پێیانەوە دەکەم، خۆشحالم کەوانشم ناسیە تێدا تا مردنیش ینی قەرزاریانم. ئەو ڕابردوو کردوتە پێوەرێک بۆ سەرکەوتنیەکانی خۆت. طبعاً ینی وا دەرێمە تو ینی ڕابردووی ئەوێ ینی کە دەرسم لێ وەرگرتکەوەی کە مەسەد هەڵە بیمە تێدا ینی شتانێک بۆ هەندێک کەس کردی کە مستحقیەوە نەبینە و ئینشەڵا لە داهاتووش دەبێتە دەرسێک بۆ من بەرامبەر ئەو کەسانە. سڵاوتان. سڵاو چی دەڵێ لەسەر ڕابردووی تۆ؟ وڵی ڕابردوومان بەس بۆ نمونە ناسینی هەندێک کەسانێک دەبێتە جێ شانازیت بۆت
و کەسانی کە باش بوون و ئەو کەسانی کە خراپ دەبێت ئەوانەیەک بۆ ینی دەرس لێ وەردەگری و هەمان کەس هەندە غزم و کەسێک دەبێت جێ شانازی چی وای لە تۆ کردووە با بڵێن پەشیمان ببیەوە لە ناسینی هەندێک کەس لە ڕابردووی خۆت یعنی ئەگە کارێکت ئەنجامدا بێ یان شتێکت کرد بێ ناسینی هەندێک کەس واللهی بۆ منە هەندێک کەس دەناسی لە ژیانت کە تووشی غەڵەتیەک دەکەن یان تووشی هەندێک کێشەیەک دەبێ دەبتە هۆی پەشیمانی بەڵام بە هەمان کاتدا کە هەندێک کەس دەناسی مەسەرەن بەرەو چاکت دەدبا بەرەو کاری باش دەدبا شانازی پێ دەکەی و دەبێت جێ شانازی کە دەڵێن بەرەو کاری هەڵە و با بڵێن پەشیمانی لەو کاری نەبووتەوانێک بۆ فێربوون بۆ ئەوەی داهاتووکەی خۆت پێ باشتر بکەیت حتمما ئەو کەسانی مەسەرەن بوون منە هەندێک شتانی دەکەن کە دەبێتە هەوی پەشیمان بوونت لە ڕابردوو بوون منە لە داهاتوودا دەبێتە هۆی بەهێز بوونت و یعنی ژیانێکی باشتر دابین دەکە بڵێ ناسینی کەسەکان چەند گرنگە لە ڕووی پەیوەندیەکانی خۆتەوە با بڵێن بەوا دەکات زیاتر کەسەکان هانی تۆ بدە بۆ سەرکەوت واللهی زۆر میمە ڕاستیدا چەند هەرچەند کەسی باش و کەسێک ینی بەرەو ڕێگایشی باش ببات و دەبێتە هۆی سەرکەوتن و کاری باشتر پێشاندا باشە تۆ خۆت پەشیمانی لاندە کارکە کردو لە ڕابردوو حتمما زۆر مثلا بوون منە هەندێک کەس دەناسی کە دەبێت ئەوەی پەشیمان بوونت لە ژیانت بەڵام لە هەما کاتدا کەسانی باش و کەسانی چاک دەناسی دەبێت هۆی جێ شانازی شتێک بووتە شانازی جێی خۆت کە هەمیشە بە بیری خۆت بینیتەوە بۆ قۆناغەکانی سەرکەوتن با بڵێن گەیشتە بۆ مەرامەی کە پێوە شانازی بکەیت کە بڵێن پێ شانازی دەکەم من لە ڕابردوو ئەو کارم کردووە لێ ئێستا من پێگەیشت وڵی خۆم وەرشوانم با بڵێن لە تیپێکدا پێ ڕاگەیشتم و کەسانێکی گەورە هانمیانداوە و دەستمیان گرتووە بۆیتە هۆی زۆر بەناوبانگ لە دەوەرەکە و زۆر کەش دەمناسی لە زۆر شوێندا شانازی بۆ شتانە دەکەم کە کەسانە منیان گەیشتوت ئەو ڕادەیە لە ڕووی تیپەکەتەوە ینی ئەو کەسانی کە لە نێو تیکۆکەوەکانەوە یاریزانەکانەوە توی پێگەیان بەڵێ بابرن ڕاهێنەرەکەمان و چەند یاریزانێکی گەورە پشتیمیان گرتووە و دەستمیان گرتووە بۆ ئەوەی بگەم بەلووتکە و ینی بم بە کەسێکی بەناوبانگ لە شارەکەمدا خۆشت پشگیری کەسانی دیکە ناکەی کەسانی وەکو خۆت پێڕاناگەینێ بۆ ئەوەی کەسانی دیکە شانەزی بە تۆ بکەن کە بڵێن ئەو کەسەیە شانەزی واللهی حتمما خۆم وەرشوان وەک پێتموت تیپێکشمەیە کە تازە پێگەشتوان هەموو پێراگەاندووە و هەموو یاریزانی چاک لێ دەرسوش هەموو شانازی بەوان دەکەم ئەوان شانازی پێم دەکەن و نەوەرشتە والله من شانازی مال و خزم و برادری خو برای خود بن والله من پشمانم من هنده مروف من زیده حدی من باوری پیدا و والله او باوریش کند باشە بۆ لێ پەشیمانی کە سیقە و متمانەتان لە نێو یەکتری نەما والله دنیا ئەوەیە ئەف دنیا ئەوسایە ینی مرۆڤ ئێستا حەز وی کەسی ناخاوی ناکەتیە نێتە سافی بێت یان مرۆڤ حەز یێ خوارد باشە تۆ نەبووتە وانەیەک دەرسێک بۆ تۆ کە لەو کەسانی وا بناسی بەڵێ وڵا دەرسە وئینشەڵڵا هەتای دووبارە نابێت یعنی تەنها لەو ناسینی ئەم جۆرە کەسەیە لێ پەشیمان یاخود لە ڕابردوو کارێکت کردبێ یاخود دوکانێکت کردبێەوە پیشەیەکت هەڵبژاردبێ حەزت پێ نەکردبێ پۆشمام ژینینم دەرسێک پێمدا یان دەرسەکە ینی هەتای ئەژبیر نەکرد ئەی شانازیەکە بۆ ئەوەی بۆ کەسانی دەوروبەرت با بڵێن هەندێک کەسێکمان هەیە دەڵێن فلانە کەسە زۆر پشگیری منی کردووە دەستی منی گرتووە هاوکاری منی کردووە هاتاکو بمە ئەو جۆرە کەسەیە وڵاو جۆرە کەسە بەس ماڵ و برا و باو بەسەوە لە ماڵەوە پشگیری بەڵێ بەڵانەی کە لەمە دەوروبەرت هەن ئەو هەواڵەکانی دەوروبەرتان من ئێک برادربتنیە ئەوژی گەلە ینی
قال يعني درست والقال من وزو يعني وأكيد براينا ويا مع حد يجي مع حد برضه راشنجي و بيشتغل ماجي رئيس قسمي ما أو دكتور إدمان أو أجي جگە لەوانە پشت بە کەس نەبستووە نعم إن شاء الله بس خدا إن شاء الله بس خدا عمر باش چی وای لە تۆ کردووە تەنها یەک هەڤاڵ هەڵبژێری یەک برادر هەڵبژێری بۆ یەک تەنها یەکت هەڵبژاردووە والله وفايتي كيما ئێستا وەفا کەم بۆ لە نێوێمە والله قالك خەڵکەکە وای لێ هاتووە یان بارودۆخی ژیان بامڵێن لا والله مروف كساند قورت يعني مستمر مروف كساند قورت يعني خەتاکە لە خۆمانە خطر الخوم أنا شي همو معنا لە هەموو مەبستمان خەتاکە لە خۆمانە لە هەموومانە ئەمە وەمان لێ هاتووە بێوەفا بووین تەنها یەک دوو برادر هەڵبژێرین برادری زۆر هەڵ نەبژێرین أنا والله هو باشتري برادر تهبت برامبري صدي نو بيوفا ئێستا کە تو خۆت شانازی دەکەی کە لە ماڵەوە دایک و باوک و خوشک و برایەکان پشتگیری دەکەن لە کارەکان شانازي أبو حتى يستاجي برام وباب وبشتواني الجرمة جام جدا في عاصتي الحمد لله سەرەتا بەخێربەی وەڵام من سەرەتا سپاسی دایک و باوکم دەکەم بە تەئکید ئەوان شانازیم بۆ من سپاس بۆ خوا کە توانیان وام لێ بکەن زانکۆ تەواوکەم و ئێستاش لەسەر کاری خۆمم ئەوە گەورەیە بۆ من هەموویشی پشتپەنای دایکم و باوک و براکانم بۆ سپاس بۆخوا لەسەر ڕابردوش بڵێ ڕابردوو هەموو کەسێک ڕابردوویەکی هەیە کەوای لێ بکات پەشیمان بێ لەو شتێک کە کردوویەتی یان هەندێک شت هەبووە هەوڵێکت بۆ داوە توانیوتە بیکەی کە نەت کردووە وات لێ دەکا پەشیمان بێتەوە ئامانجێک لە دەست بدەیت ینی زۆر شت هەیە وای لێ کردو من ئێستا جارێکیان بۆم هەڵکەوت کە پرۆژەی خوێندن تاوەکەم لە ئەڵمانیا بەڵام بەهۆی نەبوونی هەندێک هۆکارەوە نەمتوانی ئێستا زۆر پەشیمانم ئەوە بچووکترین یعنی بچووکترین شت کەلەی پەشیمانم ئەو کارت ئەنجام نەداوە پەشیم بە تەکیید پەشیمانم کە نەم خوێندەوە چکە دەمتوانی ئەو کاتە ماستەر بێنم ئەگەر ئێستا بۆم هەڵکەی بە پارش ئەوی شەدەکەم پێشتر بە بەلاش بۆم هەوت کرد نەم کرد باە بم کرد نەت خوێند ئەو زۆر پەشیمام سپاس بۆ خوا کە دەرچووم زانکۆم تەواو کردووە لەوە پەشیمان نیم بەڵام هەر شتێک و زیاتر هەوڵی بۆ بدەی هەنگاوێک دەچیتە پێشەوە لەو پەشیمانی کە تو وەکۆ دەڵێن ماستەرم لەو کاتەوە نەخین ئێستا نابێتە هۆی ئەوەی کەوانەیەک فێربی دەرسێک فێربی لەو پەشیمانی کە لە داهاتوو دوو خۆی بە تەکید هەر تۆ هەر شتێک نەیکەیت یان لە ڕابردوو کە لی پەشیمان بیت هیچ ئاگومانی تێدانە بە تەکید ئەبێتە دەرسێک بۆت بۆ نمونە تۆ کارێک دەکەی یان هەڵەیەکت کردووە کە لە ڕابردوو دەیکەیت بۆت دەبێتە دیراسەیە کە لە داهاتوو نەیکەیت کە پەشیمان نەبیتەوە لی ئەوانی کە پێوە شانازی بکەیت جگە لە دایک و باوت شتێک بووە لە دەوروبەرت سپاس بۆ خوا یەک لە هەڵبژاردننی هاوڕێکانم پەشیمانیم زۆر شانازیان پێدەکەمەوە چەند هاوڕێکی زۆر ئازیزم هەیە دواتریش لە کارەکەی خۆم سپاس بۆ خوای گەورە هەرتوانیمە بەرەو پێشەوە بچم و قەت نەگەڕامەتەوە بۆ پاشەوە باش کەسانی دیکە ئەتۆ شانازیت بە برادەرەکانی خود یاخۆت بە ماڵەوەت کردو کەسانی دیکە هەیە شانەزی بە تۆ بکەن کە بڵێن کاک محەممەد پشگیری منی کردو لە ئەنجامدانی ئەم کارەیە بێگومان بە تەکید هیچ گومانی تێدا نیە کە هاوڕێم هەبوو زۆر متمانە یان ماڵەوە یان باوکم یان دایکم هەر هەمویان خوشک براکانم جێگەی شانازیم بۆ هەمویان سوپاسەوە گەورەترین شانازیە بۆ من ئەوان شانەزی بە تۆ دەکەن کە لە کارەکان کە هاوکاریان بی زۆر بە تەکید هیچ گومانی تێدا نیە چی وای لە تۆ کردووە هاستای دوکانێکی گەورە تایبەت بە جلوبەرێکی دابنێت چێ پاڵپشت و پشتیوانی تۆ بۆ لە کارە من سەرەتا هەر خەریکی خوێندم بووم هەر خەریکی خوێندم بۆ بەردەوامیش خوێندومە سوپاس بەخوا تا گەشتمەتە مەرحەلەی زانکۆشم تەواو کردووە بەڵام بەهۆی ئەوەی نەبوونی تەعینات و نەبوونی پرۆژەیەک یان دامەزراندنی لە هەر شوێنێک کابیت ئیتر وای کردووە کە دەست بۆ کەسابەت بەی منیش گەورەترین هەنگا ئەوم بینی کە خەریکی ئیشی تیجارەت بووم
سلااوتان سپاس بەخێر بێن سەرچاوان. ڕابردووی خۆت چ شتێک وای لە تۆ کردو کە پەشیمابی یاخۆ شانازی پێوە بکەیت؟ سەرەتا بەخێر بن سەرچاوتەوەرێکی جوانە هەلتان بژاردووە دەستان خۆشبی بەو شتانی کە لە ڕابردوو کە ئێمە لێ پەشیمانی تەبعاً دەبتە هەنگاوەک و دەبتە پاڵنەرێک لۆ داهاتوو سەرکەوتوتر بێ لە ژیانت. طبعاً هەمومان وەزعکمان بەسەر هاتیە کە وامان لێ دەکە بەرەو پێشتر بچین دەرس لە ڕابردووەکانمان وەربگرین. یعنی هەندێک تشت هەیە ناکرێت بەحەز بکرێت کە چت کردی لە ڕابردوو ڕەنگە لۆ تو شکانەوەیەک بی بەس ئەو شکانەوەی دەکەیە ئامانجێک و دەکەیە قوتێک لە بۆ داهاتوو سەرکەوتوو بیت لێ کردووە طبعاً ئەگەر وامان نەکرد دایسە نەدەگەیشتە ئەو مەرحەلەی طبعاً هەیمان بە وەزعکی نەخۆشدا چینە دەرسمان لێ وەرگرتووە هەنگاومان نایە بەو ڕێدا نەچنەوە کە دووبارە هەمان شکست بەدەست بینەوە ئەلحەمدولیلا ئیستەوەزعکەوانەیەک بۆ فێربوون دەرسەکەت لێ طبعاً دەرسێکمان لێ وەرگرتیە زۆر طبعاً شانازی بە ڕابردووەکە دەکەین لە با هەندێک گەیشتمان ئەو سەرکەونێکەوە ئیستا تێداینا. زیاتر شانازی بە چێ دەکەیت لە ماڵەوە تا یاخۆ دایک و باوکە خوشک و برایە یاخۆسم و کەس و برادەرەکانە ڕاست دەکەی وایە طبعاً ئینسان هەمووی لە ماڵێ خۆی ئەو چەمکانەی هەیە کە شانازی پێوە دەکات دایکە بە خوشکە برایە ئەوانە دەبنە هێز و پاڵنەرێک لۆی تو زیاتر سەرکەوتوبی طبعاً ئیشێک دەکەی برایەکانت باوت سەرپەرشتی دەکەن هانت دەدەن دەفعت دەکەن لە بۆ ئەو سەرکەوتنەی کە چکە ئەوان ئامانجیان ئەتووە تو تەنها لە ژیانی خۆتی لۆی ئەتوو پێ بگەی ئەگەر نە ئەوان مەبەستیان تەنها خێر و سەلامەتیێت و هیچ کەش نییە وەنیە. ئەگە باسیەوە بکەین چێ شانەزی بە تۆ دەکات هەرچەند داکوتەڵی شانەزی بە دایک و باوکم دەکەم تۆ بوتە جێگەی شانازی بۆ هەندی کەسانی دیکە بڵێن تۆ منت پێگەیاندووە کە هاوکاربی لەکردنەوەی ئەم دوکانە یاخود هاوکاربی لە ڕووی مادیەوە دەستی ئەو کەسەیەت گرتووە. وایە قسەکە جوانە طبعاً دایک و باوکم و خوشک و برام ئەوانە شانازیم پێوە دەکەن لەبەر ئەوەی من گەیشتیمە ئێرە دەتوانم خۆم بم دەتوانم خۆم بم طبعاً برام و باموان هاریکارم بین دەستم یانگرلەوەی بگەمە ئەو دوکانە و ژیانێک لە بۆ خۆم تەرخان بکەم بێ ئەوەی محتاج بە هیچ کەس بم جگە لە خودێ. طبعاً ئەوە هەموو جێگەی سەرکەوتن و شانازیە هەم من شانازی بۆوان دەکەم هەم ئەوانی شانازی بە من دەکەن زۆر ئەلحەمدولیلا لە ژام مرتاحم لەبەر ئەوەی هەتا گوێستی هیچ شتێکم نەکردە مایە شەرمەزاری بم لە بۆ دایک و بام خوشک و برام. وەک ڕابردوو لە هیچ شتێک پەشیمانیمە چونکە ئەو ئیشانەی کە کردومە و هەمووی بە هەول و شانازیە خۆم بووە ئەلحەمدولیلا هەر لە ژیان و هەر لە پرۆسەی زەواج و هەر لە تەواوکردنی زانکۆ و خوێندن و ئەلحەمدولیلا هەمووی بە سەرکەوتویم تەواو کردووە و لە هیچ شتێک پەشیمانیمە چ لە ناسینی هاوڕێ چ لە خزم و کەس چ لە دۆست و برادەر چ لە ژیان چ لە کاسبی لە هیچ شتێک ئەلحەمدولیلا پەشیمانیمە و هەتا ئەو دەقەی بەخۆشی و بە خێر و خۆشی ڕۆیشت. شتەکە وای لە تۆ کردو پێشانازی پێوە کە کات و زۆر دڵخۆشی ینی فکر دەکەیتەوە کە ڕۆژانەکە بووتە جێگەی وڵای حتمما دایک و باو شانازیان پێوە دەکەم جێگای شانازی منە کە هەر لە گەچکەوتیوە منیان پەروەردە کردیەوە هەتا گەشتمەوە ئاستە و تەواوکردنی زانکۆ و کار و کاسبی و الحەمدولیلا هەتا پاڵپشتی و پشتیوانی تۆ الحەمدولیلا تایبەت لە خوێندن. بەشی زۆر لە خەڵک دەڵێن برادەرەکانمان زۆر پاڵپشتینە لەوەی کە لە خزمان با بڵێن زیاتر پشتگیری بکەن ئەنجامدانی کارێک وەیە برادری باشەیە برادری خراپەیە ئەوەش دەگەرێتەوە سە شەخصی ئێستا بۆ نمونە من الحەمدولیلا لەو برادرانێک کە هەم بووە لە مێژ لە کۆنەوە تا ئێستاش الحەمدولیلا لە کەسیان لە ناسینی کەسیان پەشیمانیمە چونکە هەریەک لە بوارێکی یارمەتی منیدایە هاوکاری منی کردیا پاڵپشتیەک دووبینە و بە تایبەتی ڕاستی هاوڕێیانی زانکۆ هەریەک جار ئەمە لەگەیەک بەڕاستی 4 ساڵی خۆشمان بەڕێ کردی لە شانازی پێوە ئارێ وەڵڵا هەمووی لە چق هاوڕێ لە چەمچەما لە سەی سادەق لە ڕانیە لە کەلاک هەموو جێگا شانەزینە هەموو یەک لێچێ باشتری بینە و دەتوانم بڵێم نەم باشتریش بینە خاستن جەماعەتێ چەمچەمال و کەلاک ئارێ وەڵڵا
تۆ بوویت جێگەی شانازی کەسانی دیکە با بڵێن کە لێسەکە تۆ ببینی لە تەلەڤیزیۆن تۆ ببینن بڵێن کاکە ئەوەیە شانازی پێوە دەکەینەوە برادری الحەمدوللا وڵای ئەمە زۆر لێک ڕازمی تا ئاستێکی پێویست یاریکاریەکمدانن لە ڕووی مادی و معنەوی لە هەموو جوار لە خوێندن لاویدی هەلا هەمووی شکستەکانمان لە ڕابردوو یاخود پەشیمانبوونمان لە ڕابردوو نابێتە هۆی فێربوونی دەرسێک بۆ لاەوەی لە داهاتوو ببیتە قۆناغێک بۆ سەرکەوتنمان حتمما تۆ ژیان تەدریجیە حتمما تەدریجیە تو لە هەندە شت لەوانەیە سەرکەوتونەوی بەس دەبی ئەوە ببتە دەرسێک ئەو کەوتنە وا لێ بکات محاولەکی جدی بکەی بۆ ئەوی سەرکەوتن بەدەستبێنی ژیان فرسەتە هەلا ئەتوو بە کەوتنێک بڕوخی ناگەی ئامانج طبعاً کەوتنێک احتیمالە ببتە هۆکارێکی سەرچی لە بۆ سەرکەوتنت ئەتوو نابی لە کەوتن بترسی ئەو هایە کەوتن دەی بکەیە سەرکەوتن دەی محاولەکی کولی بکەی بۆ ژیان برای بەڕێزن بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوەی بیستی بوون ئەمە ڕابوچوونی هاوڵاتیانی خەزای بەردەڕەش بوو لە سەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من خۆبوو بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ